دەکەین مامۆستا تاریق زۆر هاوکاری گەنجانی کردووە هەموو کاتێ پاڵپشتی کردووە ئێمە زۆر سوپاسێکین لەبەرەوەی کەم کەس هەیە بتوانێت ئەم هاوکاریە بەرامبەر گەنجان بکات و تاکو گەنجان بەرەو پێشەوە بێت دەستخۆشی لەکەین و زۆر سوپاسیەکەین ئەم ئێوارە کۆڕە بە ناوی چێژ ئازاری لە شیعرەکانی سابڕیدا مامۆستا مێژوو ئەم کۆڕە بەڕێوە ئەبا دەستخۆشی لەکەین بەخێراتنی سەرجەم میوانانەکەینەوە دووبارە بەخێراتن بەخێر بێن دەستان خۆش بێ و زۆر سوپاستانەکەین ئێستاش مامۆستا تاڕق ئەیدێنە دەستیەوە و بەڕکو و کۆڕەکەمان بۆ بەڕێوە ئەبات مامۆستایانی بەڕێز دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵین بە هاتنتان ئەمڕۆ تۆزە دنیا ساردیش بوو پێم وایە باران باری بوو ئەرکتان کێشا سپاس بۆ هاتنتان ئەمڕۆ کارەبا زۆر خراپ بوو بەس خۆشبەختانە بە دیداری ئێوە بۆ هاتنی ئێوە و لە پێشوازی ئێوەدا مەرحەمەتی کرد و کارەبا هەبوو زۆر بەخێر بێن کارەباش نەوێ بە ئێوە ڕووناکە کارێز زۆر سپاس بۆ هاتنتان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کۆڕی ئەمڕۆمان بۆ مامۆستا مێژووە مامۆستا مێژوو وشەی مامۆستا بەڕاستی وشەیەکی زۆر هەستیارە کەسایەتی مامۆستا تەواوی چین و توێژەکانی کۆمەلگان مامۆستا دروستیان دەکات بەڕاستی هەر هەمومان قەرزاری مامۆستایانی کوردستانی مامۆستا مێژوو کە مامۆستای وانەی زمانی کوردی یەکێکە لەو مامۆستایانەی بەڕاستی نمونەییە پێشم وایە نەوەکانی داهاتوو دەیسەلمێنن کە ئەو کەسایەتێت چ ڕۆڵێکی هەبووە لە پێگەیاندنی نەوەکانمان لە دروستکردنی چێژی ئەدەب و ئەدەبدۆستی لە ناخیاندا زۆر سپاسی دەکەین وەکو مامۆستا لە پاڵ ئەوەشە ئەو چونکە لە خانەوادەیەکی ئەدەبدۆستە لە خانەوادەیەکە کە باوکی شاعیرە مامۆستا متێعی بەڕێز بە جۆرێ پەروەردەکراوە هەستی نیشتیمان پەروەری هەستی وڵات پارێزی لە لای ئەو زۆر لە ئاستێکی بەرزایە ئەو هەستەی کە لە خانەوادەکەی وەریگرتووە هەم لە پیشەکەیە ڕەنجی داوەتەوە هەم لە کەسایەتی ئەویشە وەکو مامۆستایەک زۆر پەرۆشە بۆ پێگەیاندنی نەوەکان لە پاڵەوەشە مامۆستا مێژوو هاتووەتە ناو دنیای ئەدەب شعرە نووسێ شعر جوانە خوێنێتەوە ئیستا وا خەریکی لێکۆڵینەوەیە بەر لەم کۆڕێکچکەی لێرە کرد لەسەر لووتکێکی زۆر گەورە مەحوی بەڕاستی ئەم جارە ئاوڕی لە شاعیرێکی کەرکووکی داوەتوێکی لە شاعرانی کلاسیکی کەرکووک کە مامۆستا سابیریە یەکێ لە نەوەکانی شیان بەڕێزی کە لێرەیە کاکە شێخ محەممەد مامۆستا مێژوو خوێندنەوەیەک بۆ شعرەکانی دەکات بەڕاستی شێخ عەبدولجەبار بەڵێ ببوورە کاکە شێخ زۆر دۆستین و هەر دراوسەیەکیشین بەسەر لێجار بەڕاستی هەڵەی چاپتەیە پەڕێ بەسەر زمانیشە زۆر بەخێر بێ کاکە شێخ خوێندنەوە ڕەخنەگرتن بەڕاستی کارێکی ئاسان نییە بەڕاستی کارێکە پاشخانێکی زۆری ڕۆشنبیری دەوێت ئێمە پێمان خۆشە کە مامۆستایەک و پەروەردەکارێک و کەسێکی ئەدەبدۆست خوێندنەوە بۆ دنیای ئەدەبیات دەکات داوا لە مامۆستا مێژوو دەکەین تەشریف بێنێتە ئێرە بزانین چی لەبارەی سابریەوە دەڵێ فەرموو مامۆستا مێژوو تەبعی وشەی چێژازار ئەو بە هەمزەوە نووسی بووی بەڵام کاتێک کە فەرموو مامۆستا مێژوو فەرموو کاکە شێخەکە بێی مایکەکەی بۆ ببەستی کاکە شێخ محەممەد دانیشە مامۆستا مێژوو فەرموو دانیشە زاراوەی چێژازار من زۆر سەرنجی ڕاکێشام یەکەم جارە ئەیویستم تەبعی ئەو بە هەمزە نووسیوێتی لە ڕێنووسی خۆی لە ئەسڵا ئەلیفە ئەگە بەلاتینی بوو نووسی ئایەکی ڕوتە کە تێکەڵە بێ من نووسیومە چێژازار ئەلیفەکە بەبێ هەمزە وشەکە تازەیە لەمڕۆ مامۆستا ڕوونکردنەوەمان بۆدا هەم خوێندنەوەیەک بۆ شعرەکانی و کەسایەتی سابری دەکا هەمیش زاراوەکە و کۆمەڵی ڕۆشناییە خاتە سەر ئەم شاعیرە کلاسیکە مامۆستا مێژوو تۆ ئامادەی من سەی خۆم بپڕمەوە
نە من تەواو سندنا زۆر سپاس بۆ هاتنیەوە و ئێستا هەر هەمومان گوێ لە خاتوونی بەڕێز مامۆستا مێژوو ڕادەگرین. سڵاو لە هەمولایەک بەخێراتنی تاک بۆ تاکتانەکەم سپاس کە ئێوەش ویستان وەکو من لە خزمەتی سابڕیا بن بس بە بستی ئەو جێگە هەنگاوانەتان ماچەکەم کە بۆیە لە بڕیوتانە ومێ دەکەم کە لە ئاستی چاوەڕوانی ئێوەیە بووم. ئەمڕۆ کۆڕەکەمان لەژێر ناونیشانی چێژ ئازاری لە شارەکانی سابڕیدا ئەڵبەت خۆی لە دوو تەوەرە بینێتەوە. تەوەری یەکەم باسی چیەتی چێژ ئازاریە، بۆچی چێژ ئازاری، پێناسەی چێژ ئازاری. تەوەری دووەمیش ڕەنگدانەوەی لە شارەکانی مامۆستا سابڕیدا. ئەڵبەت بۆچی سابڕیم هەڵبژاردووە هەستەکەم هیچی کەمتر نییە لە شاعیرە کلاسیکیە گەورەکانی کورد، یەکێکە لە شاعیرە کلاسیکیە هەرە باشەکانی کورد، بەڵام تا ڕادەیەک پشتگوێ خراوە، فەرامۆش کراوە، بەپێی پێویست نەناسێنراوە. ئەڵبەت خۆی پێویستی بە ناساندنی من نییە بەڕاستی، خۆی کە یەک لە دێڕێک یان لە شاکارێکی بخوێنێتەوە ئەزانێ ئەم پیاوە مەزنەکیەیە. ئەمڕۆ لە خزمەتیا بێ. چێژ ئازاری ئەم وشەیە تا ڕادەیەک مازۆخیزمی ئینگلیزیە. مازۆخیزم ئەوەیە کە با بڵێن لە زانستی دەروون پزیشکیە ئەو کەسی کە چێژ لە ئازاردانی خودی خۆی ئەبینێت لە لایەنی جەستەییەوە تا ڕادەیەک بۆ نمونە ئەو کەسی کە چێژ لە بریندارکردنی جەستەی خۆی ئەبینێ. بەڵام لە عیرفانە شتێکی ترە چێژ بینین لە خودی خۆت، چێژ بینین لە ئازاری خودی خۆت. چێژ ئازاری ئەو حاڵەتەیە کە تیایدا ئینسان چێژ لە ئازاردانی خۆی بینێ، شکاندنەوەی نەفسە لەلایەن خاوەن نەفسەوە و چێژ لەو شکاندنەوەیەشە بینێ. چێژ ئازاری حاڵەتێکە لە تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی عیشق بەڕاستی و دوانەیەکی لێکدانە بڕاون چێژ ئازاری و عیشق، چونکە سەیرەکە کەسێک عاشق بێت و چێژ لە ئازاردانی خودی خۆی نەبینێ لەلایەن معشوقەوە. ئەوەی کە معشوق ئەیدا بە تۆ چ جەفا بێ یان وەفا بێ بۆ عاشق هەر میهر و وەفایە، یعنی هەمیشە هەر چێژ ئەبەخشێ بە ئەو، ئەگەر چی جەفاش بێت بۆ ئەو هەر سۆزە، هەر محیبەتە، هەر عیشقە. یعنی چێژ لەو شکاندنەوەی نەفسەی خۆی ئەبینێ کە لەلایەن معشوقەوە پێیەدرێت. طبعا لە زانستی دەروون پزیشکیە وەکو وتم چێژ وەرگر بە نەخۆش لە قەڵەم ئەدرێت. مازۆخیزم یعنی تا ڕادەیەک پێچەوانەی سادیزمە. سادیزم ئەوەیە کە ئەو کەسی کە لە زانستی دەرونیە ئەو کەسی کە چێژ لە ئازاردانی بەرامبەرە بینێ، بەڵام مازۆخیزم پێچەوانەیە چێژ لە ئازاردانی خودی خۆیە بینێ. جا لەکوێیە جیاوازیان هەیە مازۆخیزم و چێژ ئازاری؟ ئەوەی کە لە عیرفانە چێژ وەرگر پێی ئەوترێ عاشق، ئینسانی چێژ وەرگر پێی ئەوترێ عاشق، بەڵام لە زانستی دەروون پزیشکیە بە نەخۆش لە قەڵەمەدرێ. ئەلێرەیە جیاوازی مازۆخیزم و چێژ ئازاریمان بۆ ڕوو نەبێتەوە. یەک پرسیار دێتە ئاراوە بۆچی بەڕاستیە بێ ئێمە چێژ لە ئازار ببینین؟ چێژبینین لە ئازار لەلایەن عاشقەوە لەبەر ئەوەی کە هەمیشە ئەبێتە هۆکاری بەردەوامیاتکردنەوەی معشوق، بۆیە چێژ لەو دەرد و ڕەنج و ئازارە ئەبینێ کە لەلایەن ئەوە بێدرێت، لەبەرەوەی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەوی هەمیشە لە خەیاڵ بێ، ئەوی هەمیشە بە بەردەوام لە وجودی هەبێ لە بیر و فکریە. بۆیە ئەبێتە هۆکاری بەردەوامیاتکردنەوەی معشوق، بۆیە ئەم چێژ لە ئازاردانی خودی خۆیە بینێ. طبعا وتمان لەگەڵ عیشقا چەمکی چێژ ئازاری دوو دیوی یەک دراوێکن و دوانەیەکی لێک دانەبراون، بۆیە تا نەزانین کە عیشق چییە تا ڕادێک نازانین بۆچی ئەکرێت چێژ لە ئازار ببینین. مەسعود لەعەلی نووسەری گەورەی ئێران سەبارەت بە عیشق قەڵێت عیشق باڵاترین و بەرزترین ئەزمموی ڕوحی و معنەویە
ژیان لەگەڵی داوەکو ژیانە لەسەر لێواری بەرزاییەک. طبعا لێرەوە دەرئەکەوێت کە لەعلی مەبەستی ئەوەیە کە ئەو ئەزمونانەی کە ئینسان پێیە تێ ئەپەڕێ بە خۆشی و ناخۆشی و محیبەت و سۆز و میهرەبانی و ئارامی و نائارامی ئیشق باڵاترینیانە لە هەموو ئەو ئەزمونانەیە کە ئینسان ئەیان چەژێ و پێیا تێپەڕێ. ئەڵبەت کەسیش ناتوانێت بگات بە لوتکەی شتێک بە باڵای بە بەرزترینی شتێک ئەوە قارەمان و پاڵەوانی خۆیەوێت. لە بەشی دووەمی پێناسەکەی لالیە بۆمان دەرەکەوێت ئەڵێ ژیان لەگەڵیا لەگەڵ ئیشقا وەکو ژیانە لەسەر لێواری بەرزاییە. یعنی ئەم ڕێگای ئیشقا پڕ لە کەند و لەند و دەرد و هەردە و هەورازگەلێکی دێتە پێش بۆ ڕێگەی عاشق لەو ڕێگەیەدا کە ئەبێت بە هەموویە تێپەڕێ و بەدڵ پەسەندی بکە بەدڵ قبوڵی بکات و چێژیشی لێ ببینێت. یعنی ژیانی سەر لێواری بەرزایی بەدڵ قبول بکات. مولانا طبعا مولانا عشقی حقیقی عشقی ئیلاهی بە لوتکەی تێگەیشتن لە عیشقدانە و پێشی وایە کە عیشق زمانی خوایە و هەموو زمانەکانی تر وەرگێڕانێکی لاوازە. یعنی ئەو زمانەی کە خوای گەورە لەگەڵ بەندەکانیە مامەڵەی پێوە ئەکات زمانی سۆز و محیبەتە، زمانی عیشقە و هەموو ئەو زمانانەی تر کە ئێمە هەمانە و لە جیهاندا هەن وەرگێڕانێکی لاوازن بەرامبەر بە ئەو زمانە کە زمانی عیشقە، بەرامبەر بە زمانی سۆز و میهر و عیشقی خودا. شێخ بایەزیدی بوستامی سەبارەت بە عیشقەڵێ عیشقەوەیە زۆری ئەوینی خۆت بە کەم بزانی بەرامبەر بە ئەو کەمی ئەوینی ئەو بە زۆر بزانی بەرامبەر بە خۆت. یعنی بوستامی پێی وایە کە تۆ هەرچەندە معشوقت لە معشوق بێ خۆشەویست بێ هێشتا ئەبێت کە خۆت بەکەم تەرخەم بزانی، هێشتا ئەبێ لە هەوڵ و تێکۆشانی بەردەواما بیت، بێهودەیە بیت، باشترە لەوەی کە لە پاڵدانەوەی هەبیت. یعنی پێی وایە کە و بە پێچوانشەوە ئەڵێ کە کەمی ئەوینی ئەو بە زۆر بزانی بەرامبەر بە خۆت. یعنی ئەو هەرچەندە جەفاکار بێ، ئەو هەرچەندە بێ میهر و وەفا بێ، ئەو هەرچەندە ئەوینی کەم بێ ئەبێت تۆ بە کەمی ئەو بە زۆری هەموو عالەم نەگۆڕیتەوە، ئەبێ کەمی ئەو بە زۆری هەموو دنیا نەدێت. لای بوستامی ئەمە عیشقە. پندێکی ئەڵمانی هەیە ئەڵێ عیشق گوڵە بینێ بەبێ دڵێک. یعنی ناشرینی لە عیشقا نییە، ئەوەی کە هەیە ئەبێ جوانیە، ئەبێ جوانی بێت، دەنا لە عیشقەکەوێ دەنا عیشق نییە چیتر. یعنی تۆ لە نێو خرمەنی خارە ئەگەر گوڵێک ڕوا بێ عاشق بەهۆی ئەو تاقە گوڵەوە بە خاتری ئەو تاقە گوڵە هەموو خەرمەنی خارەکە بە گوڵ تەماشاکە و بە پێچوانەشەوە لەلای عاشق خەرمەنی گوڵ خارە بێتەوە وەکو حەزرەتی نالیە فەرمێ. ئەگەر لەم پێناسانەیە وردبینەوە ئەزانین کە چێژ ئازاری لەگەڵ عیشقا چێژبینین لەلایەن چێژبینین لە ئازار لەو ئازاری کە معشوق پێدەدات لەگەڵ عیشقا چەند پەیوەندیەکی قوڵ و فراوانیان هەیە. تەوەری دووەمی باسەکەمان باسی ئەوەکەین ڕەنگدانەوەی لە شعرەکانی سابڕی هەڵبەت چەند دێڕە شعرێکم هەڵبژاردەوە زۆر زیاتر لەوەشی هەیە، بەڵام لەبەر مەودای کۆڕەکەمان هەر ئەوەندەم هەڵبژاردووە. سابڕی یەکێکە لەو شاعیرە کلاسیکیە جوانە بەرزە گەورەیەمان کە چێژ ئازاری بە جوانی ڕەنگی داوەتەوە، چونکە ناکرێت شاعیری کلاسیک و عیرفان بیت و چێژ لە ئازار نەبینی عاشق نەبی. لەزەتی دەرد و غەمی عیشقت لە شاهی خۆشترە، چونکە تۆ پێت خۆشە شەو ناڵین و گریانی نەخۆش. ئەڵێ لەزەتی دەردی تۆ غەمی عیشقی تۆ من بە پاشایەتی نایگۆڕمەوە،
لەلام لە تاجی شاهی خۆشترە بۆ چونکە تۆ ئەو شەو ناڵین و گریانت پێخۆشە، چونکە لەلایەن تۆ دێ ئەو ئازارە، چونکە غەمی عیشقی تۆیە. طبعا شەوناڵین و گریان و ئازار و ڕەنج و ڕەنگزەردی بۆ عاشق مای ناشرینی نییە، ئەو پەڕی شکۆ و ڕێزە، ئەو پەڕی گەورەیە، ئەو پەڕی ئیفتیخار و شانازیە. لە سعدی شیرازی ئەڵێ وتیان سعدی ڕووی زەردی تۆ چێ زەردی کرد؟ وتی زاخاوی عشقم بەرکەوت و زەرد بوو. یعنی زەردی ڕەنگی ڕووی عاشق مای نیگەرانی و ناشرینی عاشق نییە. یعنی من مز بووم زاخاوی عشقم بەرکەوت و بووم بە زێڕ زەرد بووم، شەو ناڵین و گریان و ڕەنگی زەردی من ئەو پەڕی گەورەیە، ئەو پەڕی شکۆیە بۆ من. مادام تۆی هۆکارەکەی من چێژ لەو ئازارە لەو لەزەتە لەو غەمی عشقەتە بینم. هەر لەو شعرەیە ئەو شعرەی کە پاش سەرواکەی نەخۆشە با بڵێین چەند دێڕێکی تێ کە چێژ ئازاری ڕەنگی داوەتەوە تێدا، من دێڕێکی تریشی هەڵبژاردووە. هەر سەری مویە برینێکی موژەی تۆی پێوەیە، ڕووترش ناکەم کە چاوی تۆیە لقمانی نەخۆش. ئەڵێ هەر سەری مویەک کە لە جەستەی منە هەیە جێبرینە و جێگەی برینی تیری موژەی تۆیە، برژانگی تۆیە، هیچ ڕووترش ناکەم، هیچ نیگەران نابم، پێم ناخۆش نییە لەبەرەوەی کە چاوی تۆ مادەم چاوی تۆ لقمان و تەبیبی منە، هەر خۆتی ئازارەکەی، هەر خۆتی منت بریندار کردووە، کەواتە من هیچ ڕووترش ناکەم ئەسڵەن چێژیشی لێ بینم، مادەم تۆی تەبیبی من، تۆی لقمانی نەخۆش. ئەگەر بچینە خزمەتی دەڕێکی کە ئەڵێ تا لە وێرانەی دڵا گەنجی خەمت شاراوەیە، هەر ئەڵێم ئاوانە بێ یا ڕەبی ئەم وێرانەیە. ئەڵێ هەتاوەکو لە وێرانەی دڵی منە گەنجی غەمی تۆ، خەزێنەی غەمی تۆ شاراوە بێ، من نەک هەر چێژ لەو غەمی عیشقە ئەبینم و هەر لە دڵمایە و هەڵی ئەگرم، بەڵکو و دوعا ئەکەم لە خوای گەورە ئەپاڕێمەوە کە هەمیشە ئاوان نەبێت و هەر وێرانە بێ ئەم دڵی من. ئێمە ئازانین گەنجینە لە وێرانەیە ئاشار دێتەوە هەمیشە، بۆیە ئەڵێ غەمی عیشقی تۆ کە لە دڵمایە وەکو گەنجینەیەک وەکو خەزێنەیەک تەماشایەکە. باشە ئەگەر غەمی عیشقی ئەو لە دڵیا وەکو گەنجینەیەک بۆ دڵی وێران کراوی خۆی ببینێ، ئەبێ شادیەک، وەسڵێک، ژوانێک، وەفایەک، خۆشیەک کە لە ئەوە دێت بەچی ناوی بەرێ. چونکە سابڕی لەوە تێگەیشتووە کە ڕەنجی ئەو گەنجی دڵیەتی، گەنجینەی دڵە بۆ ئەو. بە شمشێری برۆت گەربم کوژی یا تیری مژگانت، مەداری ئیفتیخارە هەم سەعادەت هەم شەهادەتمە. طبعا عیشق بۆ ئەوەی بێت ئەبێ سەعادەتی خۆتی بۆ بنێری. سەعادەت نایەت ئەگەر دووبارە لەدایک نەبیتەوە. ئینسان دوو جارە لەدایکە بێت، جارێک کە دێنە ئەم دنیایە و پێویستی خۆمانە، جاری دووەم ئەو کاتەیە کە کۆمەڵێک ڕەنج و دەرد و ئازار ئەبینیت و ئەم دەرد و ڕەنجە بەرەو گۆڕانکاری پەلکێشتەکە. ئەم گۆڕانکاریە بەرەو چۆ؟ بەرەو گەشە سەندن، بەرەو گەورەبوون. گەورەبوون بەرەو چۆ؟ بەرەو زانین، بەرەو وەعی. ئەو سەعادەتە کاتێ دێت کەوا ئینسان جاری دووەم لەدایکە بێتەوە، کە گەیشتیتە ئەوەی دەرد و ڕەنج پێیا تێپەڕیت و گەورە بوویت و بەرەو گۆڕانکاری و گەشە سەندن و زانین پەلکێشی کردی، تۆ ئەگەیتە پلەو مەقامێک کە پێوترێ عیشق، کەواتە تۆ عاشقە بی و چێژ لەو دەرد و ڕەنجە ئەبینی و بۆتە هۆکاری گەورەبوونت. بۆیە دیسان لێرە تۆ لەدایکە بیتەوە. مەولەوی ئەڵێ، من مەولەوی هەمیشە ئەڵێم ئێمەی کورد فەیلسوفمان کەمە، بەڵام شعری شاعیرە
کلاسیکەکانمان پڕن لە فەلسفەی ژیان، پڕن لە فەلسفەی عشق. هەر یەکیان فەلسفە گەلێکیان تایە کە من بۆ خۆم ئێکجار هەم چێژ هەم سوودم لێ بینیوە. بۆیە ئەتوانم هەر یەکیان هەر شاعیرێکی کلاسیک من بە فەیلسوفێک ناویان دەرم. ئەڵێ حەزرەتی مەولەویە فەرموێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن لابد سەعادەت ستارەش نییە. یعنی هەر کەسێ تەوەلودی یعنی دووبارەی لەدایک نەبوو بێتەوە نەبێتەوە هەرگیز ئەستێرەی خۆشبەختی ئەو لابد سەعادەت ستارەش نییەن، ئەستێرین خۆشبەختی و سەعادەتی ئەو هەڵمایە. یعنی سەعادەت کاتێ دێت کە تۆ دووبارە لەدایکە بیتەوە. کەی وتمان ئەو کاتی کە بە تەواوی لەو ڕەنج و دەرد و ئازارە چێژ ئەبینیت و ئەگەیت بە پلەی عاشق بوو. کەواتە ئەم سەعادەتە نایەت مەگەر دیسان وەکو حەزرەتی مەولەوی ئەڵێ نەگری وەگەردەن چیها لە ڕێددا تا بنیەی وەسەر وجودی وێدا. یعنی بە گەردن هەرچی کە لە ڕێدایە تا هەڵی نەگریت و تا پێنەنەی بەسەر وجودی خۆتا ئەمە نایەت، ئەمە ڕوونادا. سەعادەت بۆ ئەوەی بێ ئەبێ ئەمە ڕوودا. هەر بۆیە من قەت بڕوام بە عاشق بوون بە یەکەم نیگا و ئەو قسەیە نییە بەڕاستی. یعنی تۆ ئەبێ بە کۆمەڵێک ئەو دەرد و ڕەنجانەیە تێ بپەڕی، ئەبێت ئەزمونیان کە ئەبێ چێژیان لێ ببینێ، بێ دووبارە لەدایک بیتەوە، بێ پێی گەورە بی. مەحوی لەسەر خۆچوونە شەیدابوونە قوڕپێوانە سووتانە. کوێڕا بەم هەموو قۆناغەیە تێپەڕیت و عاشق بووی بە یەکەم نیگا. یعنی ئەشێت سەرسامبوونێکی کاتی بێ، ئەشێت حەزێکی کاتی بێ، بەڵام عشق زۆر لەوە گەورەترە. ئەگەر بچینە خزمەت دێڕێکی تری حەزرەتی سابڕی ئەڵێ ئافرین ئەی دڵ سەرت دانا لە ڕێگەی عیشقی یار، عیشق بازی ڕاستی هەر ئەم نەوعە سەردانانێ. ئەڵێ ئافرین ئەی دڵ کە سەرت داناوە لە ڕێگەی عیشقی یارە، عیشقی ڕاستی عیشق بازی ڕاستی هەر ئەو نەوعە سەردانانێ. کام نەوعە سەردانانە؟ ئەوەی کە سەری نەک هەر سەری خۆت سەری دڵیشت لەو پێناوەیە دانێ. ئێمە وەکو وتمان لە ئەوانەی کە لە کۆڕی پێشوە ئاگادار بوون، دڵ لە لای قوتابخانەی کلاسیکی ئێمە شعری کوردی کلاسیک وەکو ئینسان تەماشای کراوە. یعنی ئەم دڵە سەری هەیە، بیرەکاتەوە، هۆشیارە، خەیاڵەکات، ئەندێشەی هەیە. اینجا ئەڵێ هەر ئەو نەوعە سەردانانەیە عیشق بازی ڕاستی. یعنی ئەوەیە کە نەک سەری خۆت سەری دڵیشی لە پێناوادانێ، ئەو سەردانانەیە. ڕۆژێک پیاوێک نوێژ دەکات، مەجنون لە پێشی نوێژەکەیەوە تێپەڕێ. طبعا نوێژ خوێنان ئەزانن کە ئەوەی کە لە پێشی نوێژەکەتەوە تێ بپەڕێ پێم وابێ نوێژەکە هەڵ ئەوە شێتەوە یان دروست نابێت، بەتاڵە بێتەوە. بڵێ لەبەرەوە پیاوەکە سڵاوە داتەوە، نوێژەکەی تەواوە کات، بە مەجنون ئەڵێ باشە تۆ نابینی کە من خەریکم نوێژەکەم تۆ لە پێشی نوێژەکەی منەوە تێپەڕی؟ مەجنون ئەڵێ من لە فکر و زیکری لەیلاکەی خۆما بووم، نەم ئەزانی کە تۆ هەی، تۆ کێی، تۆ خەریکی چیت، تۆ خەریکی نوێژکردنی یاننا، تۆ چۆن لە پێش و لە بەردەمی لەیلاکەی خۆتا وەستاویت و ئەزانی کە من تێپەڕ بووم لە پێش نوێژەکەتەوە. یعنی ئەبێ ئەو نەوعە سەردانانە مەبەستی سابڕی چییە؟ سەر و ئەوەی کە لە ناو سەرایە بە زیکر و فکر و خەیاڵەوە بە سەری خۆت و بە سەری دڵەوە داینی ئافرینی شیەکاڵێ ئافرین ئەی دڵ سەرت دانا لە ڕێگەی عیشقی یار، عیشق بازی ڕاستی هەر ئەم نەوعە سەردانانێ. بە نووری حوسنت سەر تاپا وجودم گەر بسووتێنی، کە بم هاڕیتەوە وەک کل
بەسەر جێگەی عیززەتمە. طبعاً ئەمە ئاماژەیە کە بۆ ئەو حیوارەی بینی حەزرەتی موسا و خدای گەورە کە حەزرەتی موسا هەر ئەفەرموێ ئەرینی خوای گەورە ئەڵێ خۆتم پێ پیشاندە خوای گەورە فەرموێ لەن تەرانی ناتوانی. ئەم حیوارەش دیسان هەر لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە ڕێکدانەوەی ئەکجار فراوانی هەیە بۆ نموناوەی سالمی شاعیر کاڵێ لیقاخواهیش دەکەم دایم کە بنوێنێ وەلێ ناچار ڕەزام حرفی جەوابت بشنەوم با لەن تەرانی بێ. ئەڵێ من ڕەزامەندم ڕازیم بەوەی کە قسەی تۆ جوابی تۆ بشنەوم جۆم لێ بێ ئەگەر چی لەن تەرانیش بێ ئەگەر چی بڵێ ناتوانم. ئەم حیوارەش دیسان وەکوتم لە ئەدەبی کلاسیکی ئێمە ڕەنگدانەوەی یەکجار زۆریە. جا خدای گەورە لە کۆتاییە وەکو نورێک خۆی بە حەزرەتی موسا پیشانەدا لەسەر کێوی توور کە خۆی پێ پیشان ئەدات کێوی توور ئەتوێتەوە. ئەو ئێستا کە کل لە وڵاتی سعودیەوە یان لە حەج و عومرەوە ئەیهێننەوە ئەو کلا کە بەکاری ئێنن سووتووی کێوی تووڕە کە بەکارهێنن. جا ئەو کلە بۆ چاوە ئەڵێ کە بمهاڕیتەوە وەکل بەسەر جێگەی عیززەتمە، یعنی بۆ ناو چاو بۆ سەر چاو بەکارمێنی جێگەی عیززەتی منە ئەگەر بمهاڕی. طبعاً ئەو دەردەی لە دڵبەرەوە بێ پاکبوونەوەیە. یعنی تۆ چۆن فەرشێک کە پیس ئەبێت پاشی ماوەیەک تۆ ئەچیت ئەیتەکێنی بەدار لی ئەدەی بەدەست ئەیتەکێنی خۆ فەرش ئەڵێت کە بۆ ئازارمەدەی یان من ڕۆژانێک لەبەر پێی تۆیا بووم ڕۆژانێک خزمەتی خۆت و میوانەکانتم کردووە تۆ بۆ ئەزیەتی منەدەی بۆ پێماکێشی نەخێر ناڵێ چونکە ئەوە تۆ لە فەرش نادەی لەو تۆز و خۆڵ و ناشرینیی ناخێدەی کە لە خۆیان کۆی کردوتەوە. عاشق کەم دەردی معشوق ئەچەژێ لە خۆی نادا ئەو دەردا ناشرینەکانی دڵی نەخۆشیەکانی دڵی پاکەکاتەوە. بۆیە ئەبێت تۆ سابڕی ئاسا کە بتەکێنێ وەکو فەرش کە بتهاڕێتەوە کە بتسووتێنێ کە وەکو کل بتهاڕێ جێگەی عیززەتت بێ پێت خۆش بێ مەداری ئیفتیخارت بێ. ئەبێ مەمنونیشی بیت لەبەرەوەی پاکبوونەوەیە بۆ تۆ. دێڕێکی تری هەیە ئەفەرموێ بە چاوی تۆ گەیشتومە بە حاڵی جانیبی مەرگم لەلام ڕاحەتترە 100 جار ئەڵێم ئەم ژینەمە ناوێ. ئەڵێ بە چاوی تۆ من گەیشتومە بەوەی کە گەیشتومە بە حاڵی جانیبی مەرگم گەیشتومە بە کاتی مەرگم من لەلام 100 جار ئاسوودەترە ئەو جانیبی مەرگەم و 100 جار ئەڵێم کە ئەم ژینەم ناوێ مادام چاوی تۆیە هۆکاری ئەوەی کە منی گەیاندۆتە حاڵی جانیبی مەرگ کەواتە چێژی لێبینیوە 100 جار ئەم ژینەی ناوێ ئەو مەرگەی ئەو جانیبی مەرگەی 1000 جار پێ خۆشترە کە بەهۆی دڵبەرەوەیە لەم ژینە بۆی ئەڵێ لەلام ڕاحەتترە 100 جار ئەڵێم ئەم ژینەمە ناوێ. طبعاً ئەمانە و زۆر دێڕە شعری تر لە لای سابڕی هەن کە چێژ ئازاری بەڕوونی ڕەنگی داوەتەوە لە شعرەکانیە وەکووتمان ئەو حاڵەتەیە کە چێژ لە ئەو ئازارە ئەبینێت کە لەلایەن دڵبەر و معشوقەوە پێدرێت. طبعاً تا ڕادەیەک وشەکەمان کورداندووە وەکووتم لە مازۆخیزمەکەەوە نزیکە بەڵام ئەوە بە نەخۆش لە قەڵەمەدرێ لە زانستی دەروون پزیشکیە کەچی لە عیرفانە بە عاشق چێژوەرگر بە عاشق لە قەڵەمەدرێ. کێ ئەتوانێت تێبینیەک پرسیارێک هەرچیەک هەیە لە خزمەتی سابڕیە ئەمێ دەکەم کە لە ئاستی چاوەڕوانی ئێوەیە بوو بێتم. سوپاس بۆ هاتنتان سوپاس بۆ یەک بێتان. بە ناوی ئێوەی بەڕێزەوە زۆر سپاس بۆ مامۆستا مێژوو بەڕێزان نەگە هێمنی بپارێزین توخوا
زەحمەت نەبێ مۆبایل و شتەکان با خامۆش بن. زۆر سپاس بۆ مامۆستا مێژوو. سەرنجمدا مامۆستا موتیعی باوکی زۆر بەدڵ گوێ ڕادەگرت. ئەبێ هەستی چی بێ بەر لەوەی بینە پرسیار و سەرنجەکانی ئێوە وەرگین تەقی کاکستاری شیرنی هێناوە، بەڵام پێم باشە دوای پرسیار و شتەکان شیرنیەکان دابەشەکەی بۆ ئەوەی هەمومان لەگەڵ کۆڕەکە یابین. بەڕاستی خاتون مێژوو ئێمەی بردە دنیایەکی زۆر پیرۆز. میدیاکاران تخوا تۆزێ ئارامی بپارێزن عەزیزەکەم. محەممەدیان دێمە لای جەنابێت بەس سەرنجمدا مامۆستا موتیعی باوکی مامۆستا مێژوو کە دەبینێ ئەها جەرگەکەی ئاوا بەو شێوە جوانە و کۆڕە جوانە پێشکەشەکە هەستەکەم حەزەکەم یەکەم جار هەستی ئەو بزانین. مامۆستا موتیعی گیان فەرموو هەستی چی بوو کە بینیت ئەها هەمومانی بێدەنگ کرد، هەمومانی بردە دنیای سابری و دنیای عشق و ئەوین و فەرموو مامۆستا موتیع هەر لەوێەوە بڵێ پێشەکی دەستخۆشی لە جەناب و کاکە شێخ مایکەکەیش ناکە. بەڵێ مامۆستا موتیع فەرموو. دەستخۆشی لە جەناب و یەکێتی ئافرەتان و کۆمەڵەی هونەر و وێژاکەم کە هەستاون بە سازدانی ئەم کۆڕەوە مامۆستا مێژوو. دەستان خۆش بێ ماندوو نەبن لای شانازی. بەڕاستی هەستێکی خۆشە. هەمومان شانازی بە مامۆستا مێژووە دەکەین وەکو مامۆستایەکی سەرکەوتوو، وەکو کەسێکی بەتوانە سەرەتا وەکو شاعیر، ئێستا وەکو توێژەرێک وەکو لێکۆڵەرێک هاتوۆتە دنیای ئەدەبیات. فرمێسکەکانت هەموو شتێکی گەیان مامۆستا ئەگەر قسەت نەماوە تۆ بەجێ دێڵین. چوارینە هێکمەیە ئەڵێ لێوم هێلانەی خەنینی خەمە زۆر پێکەنیوم بە نامورادی، بەڵام لەوەتەی من لە بیرم بێ قەت نەمڕشتووە فرمێسکی شاد. ئێستا فرمێسکی شادیم ڕشت بەهۆی مامۆستا مێژووە. سپاسیەکەم. بینایی بابە هەستە تێکۆشە هەروە خزمەتی میلەت دەرکەوی. سەری خۆم ئەەکەم بە پلیکانت بەڵکو و بۆ کە زووتر ساکە. چۆن سرم نەکەم بە بەردەبازت کە تۆ شانازی ئەەکەیتە بەرم، ئەزانم کە پێ ئەنێی بە سەرما تاجی سەربەرزی ئەخەیتە سەر. باوکو فرزەند باوکو ڕۆڵە نمونەیان زۆر بێ لە وڵاتەدا. نمونەیان زۆر لە من ناپرسن هەستم چۆن دەی تۆ بزانانی هەستی تۆ چۆن بوو. وزەی ئەرێنی وەرەگرت کە تەماشامە کرد و قسەمە کرد چاویە بەهێزم هێزی ئەرێنیم وەرەگرت. بەڕاستی هێزێکی زۆر گەورە کە تەماشای چاوەکانی من کرد و قسەکەم قسەمە کرد هەستمە کرد کە بەڵکو تۆ بڵێ من بە دڵیەوە بم. هەر بژی باوکو فرزەند باوکو ڕۆڵە زۆر سپاس مامۆستا موتیع. بەڕێزانیەکێک دێنە خزمەتی ئێوە ئەگە سەرنجی ئەگە تێبینیەکتان هەبێ بەس یەکەم کەس دەستی هەڵبڕی کاک محەممەد بورجێ لە کاک محەممەد ڕاگرین. دێمە خزمەتت مامۆستا شوان بە چاوان 2 3 4 بە چاوان دێمە خزمەتتان. کاک محەممەد فەرموو. زۆر سپاس. ئەحمەد قایا ئەڵێ من زۆر سەرمامە ئێمنی برایم شێخی سەنعان بە کچە گاورەکەڵێ ذکر و تاعەتی مدن 50 ساڵ هەمووی درێکەڵین بە دوو چاوی کاڵ یعنی 6 ئازارەکان لە دی وەرگەڕانەکەیەتی
تەنانەت دینوەرگەڵانەکەی بۆتە چێژ ئازار ئەوەی کە بەو شێوازە بێت. دەستەکان خۆش من دەستخۆشی دەیەکەم لە هەمان کاتدا پرسیارێکم هەیە چی بۆ خودی مامۆستا مێژوو چێژ ئازارە جگە لە ئەدەبیات لە ژیانی خۆیان چی شتێک بۆتە چێژ ئازار چی شتێک بۆتە هۆی ئەوەی چێژ ئازاری ببێتە ئەم مامۆستا مێژووی کە ئێستا بەرامبەر بەم کۆمەڵە دەستەبژێرە ئابە و شێوازە ڕەهایە گفتوگۆی ئەدەبی و شیکاریەکی جوان بۆ دەقا جوانەکانی ئەدەبیات بکات. یەک بابەتێکی تریش هەیە بە هەمان شێوە زارقەبانی بە عەرەبی دێڕێکی کوردی هەیە ئەڵێ حتى حبوب النوم قد تعودت مثلي فلا تنام. يعني دێ لەسەر ئەو حەبانی کە بۆ خەو ئەیخوا بۆی ئیسراحەتی کرد. ئەڵێ تەنانەت ئەو حەبانەش هاوشێوەی من فێری بێداری بوونە ناخە، يعني بەو شێوازە من بنیان لێ. زۆر چمک و دەستەواژە هەن کە لەسەر بابەتی چێژ ئازاری بەڕاستی من ئەو شێهە زۆر جوانە بە ئێمە هەوڵ بدەین، ینی هاوشێوەی ئەو دەستەواژانە لە ئەدەبیاتی کوردیە بهێنینەوە. ئەوەش بە کۆمەڵە کەسی باشی بەتوانای وەکو مامۆستا مێژوو هاوشێوەکانی دەبێت. دووبارە پرسیارەکەم دەگەلەبێمان بە سپاس. دەستخۆشی بۆ کاک محەممەد، سپاس بۆ هاتنە، سپاس بۆ پرسیارەکەت. سەبارەت بە پرسیارەکەت ئەوەی کە من چی بۆ من چێژ ئازارە، وەکو وتم چێژ ئازاری ئەوەی کە عاشق نەبێت نەگاتە پلەی عاشقبوون هەرگیز ناتوانێت چێژ لە ئازار ببینێ. ئەو دەرد و ڕەنجەی کە پێیاتێ پەڕێت و بەرەو گەورەبوون پەلکێشیەکە، بەرەو گۆڕانکاری، بەرەو زانین و وەعی پەلکێشیانەکە و چێژیان لێبینێ ئەبێت بە چێژازاری و ئەگاتە پلەیەکە پلەی عاشق بوونە. بۆ من ئەو هیلاکبوونەی کە ئەی بینم پاش ئەوەی بۆن بوونە هەفتەیەک بەر لە ئێستا من خۆم ئاماداکەم بۆ کۆڕێک و پاشان تا شەوان تا بۆن بوونە درەنگانێک من بە دوای زانیاری بە دوای شتێک ئاگەڕێم کە لە ئاستی چاوەڕوانی ئەوانەیە بێت کە دێن و جۆم لێگرن، ئەو بوو من چێژ ئازاریە و هیلاک بوونە. یعنی من کە لەگەڵ تەلەبەکانم هیلاکە بم کە پێیانە من هەرگیز حەزم لێ نییە کە قۆناغی پۆلی 9 و پۆلی 12 بڵێمەوە. هەمیشە وتومە هیچ کاتێک وەرم نەگرتۆ و وەریشی ناگرم، لەبەر ئەوەی من تەنها فریاکەم منهەجەکەیان پێتەواوکەم و هەر ئەوەنە دەی تۆ هەستە گۆران چییە؟ هەستە ناوی تەواوی چییە و یەڵە بڕۆرەوە، هەر بە ترس و لەرزەوە لەبەری کردووە و هەر نازانێ گۆران چییە. من ئەمەوێ پەروەردەیان کەم بەڕاستی، ینی من دانە بەدانیان ئەمەوێ فێر بکەم کە گۆران چی کردووە بۆ ئەدەبیاتی کوردی، نەک هەر ئەوەندە ناوی عەبدوڵای کوڕی سلێمان بەگە و تەواو هەر ئەوەندەی کە لە ناو پۆلایە لە بیرەتی و لە دوای ئەوەی کە لە پۆلەکە دەرەچێ نازانێ چی وتووە و هیچیشی لەبەر نییە. من ئەو هیلاکبوونەی کە لەگەڵ تەلەبەکانمە لە پەروەردەکردنیانە ئەی بینم، لەم ماوەیە چەندین خوێندکارم لە قوتابخانەیەک بووم، چوومە قوتابخانەیەکی تر ساڵی پار کە لەوێ بووم، هەموو قوتابیەکانی ساڵی پارم ئەیانوت نامەیان ناردەبوو مامۆستا تۆ کەی دێیتەوە، ئێمە لەسەر دەستی تۆ فێری خوێندنەوە بووین، ئێمە لەسەر دەستی تۆ ئەزانین ئەدەبیات چییە، ئێمە تۆ فێری شێعر خوێندنەوەت کردین. ئەوە بەڕاستی بۆ من جێگەی شانازیە، من چێژ لەو ئازارە لەو هیلاک بوونم ئەبینم کە لەگەڵ یانە لە پەروەردەکردنیانە بینیمە لە کێشاومە پێیان تێپەڕیوم. لەو هیلاک بوونە چێژ ئەبینم کە بۆ مەبەستێک، بۆ ئەنجامێک، بۆ کارێکم ئەی بینم ئەو هیلاکیە بۆ من چێژ ئازاریە. دەست خۆش مامۆستا. خوا بەخێر بیت. مامۆستا فەرموو. دەست خۆش بێت. طبعا سەرەتا دەستخۆشی دیجەکەم بەڕاستی مای شانازی نەک خۆت باوکی شد. من هەمیشە وتومە ئەبانە بێت خۆی وەستاوە وەستوکەین متیەجەباری ئەکرد، متیەجەباری نەبایە کورد نەبایە پێگەری زیادی لەخۆت. من مامۆستامە، ئوستازمە، هەموو کەسمە، بەڵام وەکو کورد شانازی بێەوە.
دیارە ئەگەر لەو بنەماڵەیە هەر ئەوە دەبچێت و چاوەڕێی زیاتریشی لێت نەک هەر ئەوەنە دەست خۆش بە نابێ زۆر بەو بابەتەوە بەشی جوانە هەڵبژاردنەوە دەست خۆش بێت و بەشی دووەمیان کە چێژ ئازاری و عشق خۆی بۆ خۆی چێژ ئازاریە و بابزان تۆزێکمان لی بینیوە لەگەڵ ئەوەیە خاڵێک کە باسی عشقش کرد قوڵبوونەوەی عشق کە بە نیگایەک یان بە بینینێک دەست پێ ناکا بەڵام من ئەڵێم بە بینینێک دەست پێەکە دواتر خۆڵە بێتەوە چونکە هەرێکێ لە ئێمە ئەوەی کە عاشق بووێ سەرەتا بینیوێتی عاشقی بووە 14 ساڵی بەسەردا چوت یعنی عشق سەرەتای هەیە هەموو شتێک سەرەتای هەیە کۆتایی هەیە ناوەڕاستی هەیە دەست خۆش بێت بۆ بابەتەکەش جوانە هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم هەمیشە بتوانین ئەوەی کە باوک و ئەوەی کە کورد و ئەوەی کە خوێندکارەکانیشی چاوەڕێیان زیاتریان پێشکەش کرد بۆ چاوەڕێی زیاتریش لێکن دەست خۆش بێت دەستخۆشی لە کارێزی شەکەین بۆ هەمیشە دڵسۆزیەکەی و بەردەوامەگی قوربانی دەو مەستەسی بەخێر بێ زۆر سپاس سەبارەت بۆی کە کاک محەممەدیش باسیەوەی کرد کە چێژ ئازاری بۆ ئێوە ئەو چەمکە علی ئەو وشەیە کە جێگی سەر سوڵمان بوو هەر سەبارەت بەوە ئەمەوێ بڵێم کە کاکەدانای برام خەریکی توێژینەوەیە کە سەبارەت بە چێژ ئازاری بەڵام کەشفی ناکەم لە لای شاعرێک بە خۆی دوایی بیڵێت من ناتوانم چونکە کاری ئەوە ئینشاءڵڵا بەم زوانە تەواوە بێت و ئەتوانم بڵێم تا ڕادەیەک وشەکە دانا دایشتووە ئەویش ئەبێتە مامۆسای کوردی ئینشاءڵڵا ئەچینە لای مامۆستا شوانمەندی مامۆستا شوان فەرموو سوپاس دەستخۆش بۆ مامۆستا مێژووی عەزیز سوپاس بۆ کتێبخانەی کارێز لە ڕاستیان من دووەم جار بەرکەوتم بەبێ لەگەڵ خازوونی عەزیز مامۆستا مێژوو و چێژ و سوودم لە هەر جارەکە بینی بەڕاستی ئەوەی بۆ من گرنگە لێرە بینم ئەوەیە ئێمە بە طەبیعەتی حاڵ و ئەوەی کە بیستمان تۆڕەکە و خوێندومانەتەوە ئینسان لە یادبابێن مەخلوقێک لە دراساتە دابەشکراوە بەسەر جانبیشیان جستەیەوە ئەوەی تریشیان لایەنی دەرونیە چەندین فەیلسوف و زانا و علمی ئەطباء و ئەوانە دراسەیان لەم قەزەیە کردووە بەنمونە هەسێ فەیلسوف داروین و فرۆید و لاکان و زۆری لە فەیلسوفانی تری ئەم سەردەمەش و دراسەیەکی زۆر پڕڕوو لەسەر مەسەلەی دەروشیکاری هەیە و لەسەر شیکاری و توێکاری لایەنی فەسلەجەی ئینسان هەیە ئەوەی کە تا ئێستا زۆر وەک پێویستیم نەتوانراوە قسەی لەسەر کرێ ئەو لایەنە شارەوە غەیبانیەیە کە لە وجودی ئینسانە حزوری هەیە و ئەویش ڕۆحە مامۆستا مێژوو دەستی بردوو بۆ قەزەیە کە بەڕاستی زۆر گەورەیە و ئەوێ شیکاری و توێکاری لە ڕۆح بکە مەبەستم لەم قسەیە ئەمەیە کە شاعیرانی ئێمە شاعرانی کلاسیک بەتابەتی شاعرانی عەرفانی یعنی لە عالەمی عەرفانە قوربوونەوەیان گەیشتوتە ئاستێک و گەیشتوتە ئەندازەیەک کە ئیتر پێویستیان بە لایەنی دەرونی نەماوە پێویستیان بە جەستە نەماوە بە زمان نەماوە قسە بکات دوجاری تر ئەمە دڵە ئەمە ڕۆحە لە ناو دڵە ڕۆح قساکە ڕۆح مخاطبەی ئیلاهەکە ڕۆح مخاطبەی عەشقەکە ڕۆح حتا ڕەنگە ئەمە لە دەرەوەی عەشقی ئیلاهی لە عەشقی جەنجازیشە ئەم قسەیە هەر یعنی ڕاست بێ کە دوجار دوو عاشق یعنی لە عەشقی مجازیە دوو عاشق زۆر جار کە دانیشن بێتەوە بەبێ یەک قسە سەمتن بۆ هیچ قسەیەک ناکەن تەنیا بەس ببینینێک بە تێڕوانینێک بۆ یەکتر ئەوان لە وەڵام و پرسیارەکانی یەکترەکەن پێم خۆشە ئەوە بڵێم مامۆستا مێژوو ئەگەر لای بەرز نەبێت توانم بڵێم
لە دەواازەی ئەم جیانە قوڵەیە دەواازەکە کردو هێشتا نەچۆ لە قوڵاییە و ئومێد دەکەم دەستهەڵگرن نەبێت لە بابەتی کە پێشکەشی کردووە و دەستهەڵگرن نەبێت لە ڕێزگەیتی چونکە شعر ئاسانە و شاعربوون ئاسانە بەڵام بەڕاستی لێکۆڵینەوە لە شعری سابرین لە شعری مەحوی لە شعری عارفان لە شعری مەولەوی دەستبردن بۆ ئەم بابەتە یعنی دەستبردنێکی گەرێک بڤەیە و زۆریش دەست ناکە من ئەمەی کە ملاحەزم کرد و تێبینیم کە لەسەر لێرە وەک سەرەتا زۆر جوان لە ڕەقەتی هاتۆوە مردانێکی زۆر جوانی لەگەڵا کردو و مۆفەقیش بووە هیوادارم ئەمە بەردەوامش بێتەوە من ئایندێکی زۆر گەورە لە مامۆستا مێژووە ئابینم سپاس بۆ پەروەردەی مامۆستا متعجەباریش کرا بەو شێوەیە جوان پەروەردەی کرد و مامۆستا مێژووش بەتەنیا هەر ئەوی نییە کە شاعیرە وەکو کاکە دانای هەیە کاکە توانای هەیە من شعری هەموویان خوێندۆتەوە و تەنیا شعری مامۆستا مێژووم لەچاوت کردووە شعری باشیان خوێندۆتەوە و ئومێد دەکەم لەم ڕێچکەیە بەردەوام بن و مناڵەکان زیاتر هەم بدەی چوەک شاعیر بەردەوام پێ بدەن و چوەک توێژەر چونکە بەڕاستی بابەتێکی قورسە و هیوای سەرکردن بۆ خاستە. زۆر سپاس مامۆستاگیان سپاس بۆ تێبینیەکەت سپاس بۆ وەسف و پیاڵدانەکانت ئەڵبەت ئەمە سەرپێی بوو خۆتوتەنی هێشتا دەواازەیەکە و بە تەواوی نەچوونەتە ژوورەوە بەڵام بەسەر پێیانە شتێکم باس کردووە ژیناخۆ هەم سابڕی هەم ئیشق هەم چێژازاری زۆر ئەو هەبیرن کە ئەو زۆرە کێشم کوردەواریاڵێ دنا بە قۆڵی ئەچوومەرایەوە بەڵامی تر مەودای گۆڕەکە هەرەوەندە بوو سەبارەت بۆی کە جۆت لە شعری من نەبووەوە بە سوپرایز بوو مامۆستا تا هەفەرموو بەلای خۆی گەورە میهرەبان ئێوارەتان باش بە سەرەتا دەستخۆشی لە کارێزەکەم بەڕاستی ئێمە هەموو دەینداری ئێرەی کە کۆمانێک بێتەوە لێرە و دەستخۆشی لە برای بەڕێز و مامۆستا متیاز جەباری کە توانێتی قوتابخانەیەکی زۆر جوانی پەروەردەکاری بێت بە حەقیقەت ئەمەرکانە ئەرکی قورسە مامۆستا لەژێر ئەرکێکی قورسا بوو بەڵام سوپاس بۆ خوا بەرهەمەکانی پێگرتو بە ئیجازەی برای بەڕێز و خۆشەویستنی جەنابی کاک شێخ جەبارێک ئیجازە بدا من کەمێک ئەڕۆمە خزمەتی حەزرەتی سابری بە حەقیقەت شیکارەکانی ئەمڕۆ لە ژێر خۆی دەتوانین بەرز بێت بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە یان دەمێک بێت ئێمە نەمانتوانیوە کۆمەڵێک لە کەرکووک مەسەن سابری ناسی زۆر گرنگە بۆ ئێمە لە خزمەت کاک شێخ محەممەدا بووین لە مەدینەی پیرۆز لەوێ وتم بە دکتۆر عەبدولقادر نەگاو دکتۆر با ئێمە کارێک بووە بوو بەڕاستی با کار بکەین بۆ سابری ناوی بنێ سابری ناسی بین لە ماڵی خوایە ئەوە لە مێژ بەڵاتون با کارێک بکەین بۆ سابری ناسی ئێمە دێن قسە لەسەر سابریان لە ڕەنجووری بکەین نەوەکانمان نەمانتوانیەوە ئەوانە بناسی بەدیدی من تکام وایە لە ڕاگەیاندنکارەکە نەچە لە خۆش دوو ڕاگەیاندنکار با جەوەکە ناشرین نەکرد بەڕاستی یعنی لە ڕووی توێژینەوە لێکۆڵینەوە وردەکارتر بەدیدی من توێژەر لە بواری عیرفانە دەبێ خۆی قوڵ بوو بێتەوە لە شەریعەت و حەقیقەت و تەریقەتدا کە تو لێرەدا قوڵ بوویتەوە لە شەریعەت و حەقیقەت و تەریقەتدا ئەو کاتە دەزەخیتە سەر خاڵەکە و بە جوانی هەموو شتەکان خۆی دێتە بەسەر ئەو چێژ ئازاری کە ئەمڕۆ بوو بەگوتمان شتێکی جوان بوو دەستخۆشتان لێکەم بە حەقیقەت لە لای پیاوێکی عیرفان ئەو ئازارەیەک لە خەڵاتەکانی خوددا تۆ کە کاتێک بەسەر نەگە کتێبی یارانی خوددا هەردوو بەشەکەی خوێنیتەوە حەزەنی بەسری چۆن باز لە چێژ ئازارەکانی خۆی یا ڕابعە عەدەوی چی باسەکانی لە کتێبی یارانی خوددا کە هین حەزرەتی فەریدونی عەتار یعنی بۆ یەکە کاتێک ئێمە دین قسە لەسەر بابەتی عیرفانی دەکەین من دڵنیام کاک مجیع بۆ خۆی دەروێش و سۆفیەکی جوانە بەڵام ئەو برازایم نازانم
ومرۆڤ ئەگەر لە بابەتی عیرفان و معریفەی ڕوحانیەتا قسە بکە هەر وەکو سعدی ئەزانێت دەڵێ من شێت کەس قسە لە شێت وەرناگرێ هەندێک جار قسەی شێتەکان بە هەندە کە کاتێک ئێمە توانینەوە لەناو دنیای ڕوحانیەتە هەر وەکو هەنگ دەبین چونکە هەنگ هەموو مژینی چێژی بۆ خەڵکی تر بۆ خۆی نیە ئەوەی چێژ ئازاری کە ئەوچێ ماندوو دەبێت خەڵکێک ماندوو لەپی دەکەن دانی بۆیە ئەوەی کە بۆ لای من پرسیار بوو ئەو بابەتە گەڕان و جوانەی جەنابەت بەڵام ناساندنی حەزرەتی سابری تەنها لە بواری ئەدەبە شیعرانەکەی نییە ئەوکەوە ڕێبازی تەریقەتێک بووە و دیسان لە شێعرەکانی جارێکیان لە سلێمانی لە خزمەتی کاک محەممەد و دکتۆر سەباح و کۆمەڵێک مامۆستای زانکۆ بووین قسە و بازێک لەسەر حەزرەتی سابری کرا نەیانتوانی حەق بدەنە سابری هەرچەندێک دکتۆر سەباح بەرزنجی لە بواری ئەدەبی فارسیە زۆر پیاوێکی شارەزا دەست باڵایە بەڵام سابری بەدیدی بەندە کە من کەمێک فارسی زانم زۆر نا ئەگە بەراورد دێ بکەی شعرەکان بخوێنیتەوە شعرێکی سعدی و شعرێکی سابری بخوێنیتەوە کەسێک نەیان ناسێت لێکیان ناکاتەوە چونکە لە ڕووی فۆنەتیکی لەهجەییەوە پیاوێکی بلیبەت و بەتوانا بووە و من بەڕاستی دەستخۆشی لێکم وە کۆڕی ئەمە ئێوارێ زۆر چێژبەخش بوو مێدەوارم بەردەوام بیت و ئێرێش هەر بەردەوام بێ تەمەنای تەمەن درێژ بوو هەموو لایەکەکە بۆ سپاس بۆ سپاس مامۆستایان تەمەنی تۆش درێژ بێ ئینشاءالله سەبارەت بۆی کەوتت سابری ناسی حتمەن سابری ناسی بۆ خۆی وەکوتم عیشق و چێژ ئازاری و سابریش ئەو هەویرن کە ئاو زۆرە کێشن من هەر سەرپێی باسم کرد زیاتر جەختم کردەوە لەسەر چێژ ئازاری لە شارەکانی سابڕیە ئەگینا من پەیوەندیم بە جەنابی شێخ مامۆستا عەبدولجەباری شەوە کرد کە کاتی خەریکی ئەم توێژینەوەی بۆ خۆ ئامادەکردن بووم بۆ ئەم کۆڕە کە دیوانەکەیم لە بەردەسا بوو چاپەکەی ساڵی 2008 بوو پێم وابێ زۆر ئەسەفم خوارد زۆر ئەفسوس ئەم شاعیرە گەورەیە چۆن ئەکرێ بەو شێوازە ڕێنووس و خاڵبەندی لە دیوانەکەیە ڕەچاو نەکراوە ینی ئەگەر کەسێک کە سابری نەناسێ یان شعری نەخوێندبێتەوە بۆ یەکەم جار بیخوێنێتەوە بە خودای هەندێ وشە ینی بە هەڵەتێدا ئینشاءالله ئەوە لەگەڵ جەنابی کاکە شێخە بەنیازین هەوڵەکانمان بکەین یەک و ساختکردنەوە و دووبارە لە چاپدانەوەی بۆ بکەین ئیتر ئەڵبەت ئەگەر مامۆستا ڕەزامەندی بفەرمێن ئینشاءالله سەبارەت بۆی کەوتت ئینسان خۆی هەر ئازارە و ئەو ئازارەش کە خەڵاتە بۆ ئەو لەلایەن پەروەردگاریەوە خولق الإنسان في كبد خوای گەورە خۆی فەرمووی لە ئازار بمانەوێ و نەمانەوێ ئێمە لە ئازار و ڕەنج و دەردا دروست بووین ئەش بێت گۆڕانکاریمانتیا دروست بکە و ڕەنجە و ئەش بێت چێژی لێ ببینین سپاس دەکەم مامۆستایان سپاس بۆ تێبینیەکەت تەمەنی تۆش درێژ بێ ئینشاءالله مامۆستای بەڕێز فەرموو دێمە خزمەتی سپاسی مامۆستاکەم بەڕاستیەوەی سەر چێژ پێش شێوازی ڕوونکردنەوەی بابەتەکە بە شێوەیەکی جوان بۆ دەستخۆشی دێتم سەبارەت بەوەیشی کەوترا ڕۆژنامە نووسان بە گۆڕەکە ناشرین دەکەن ئێمە بەداخۆ ناشرین ناکەین بەڵکووە ئەتوانم بڵێم ئەگە ئێمە نەبین لە غەیری ئەمانی دانیشتنە لێرە کەس ئاگاداری ئەم کۆڕە نابێت واتە ئێمە ڕێگەی بۆەوەی زیاتر کەسانی ترە کۆڕە بنیێت و ئاشناکەین بەنسبەت بابەتەکەش حەزەکەم باسەوە بکەم ئەوایە لێرە تۆ سنوورێکت بۆ دابنایە بۆ ئازار بەخش چێژی ئازار کەوا ئەم چێژی ئازار تەنها لە قوتابخانەی ڕۆمانسیەت خۆی بینێتەوە بەڵکو لا لە کلاسیکی لا لە ریالیزم نایبینێتەوە یەکی لە بنەماکانی ڕۆمانسیەت ئەڵێ بعربي أو تعظيم العذابات أو يعني إعطاء يعني قيمة للعذاب أو قيمة للمعاناة يعني تعظيم المعاناة أو برز الخاندني معاناة
تەنها لە ڕۆمانسیەتە یعنی بۆیە ئەوش ڕوون بکرێتەوە زیاتر سێرەکەی لە شعری ئەدەبی ڕۆمانسی زیاتر ئەو ئازارە دەبینرێت لەوەکانی تر قوتابخانەکانی تر نابینرێتەوە وەکو باسش کرا زیاترش لە ئەوانەی شعری هایریش زیاتر کۆبینێتەوە کەوا بەرامبەر پەروەردگار سەرەکەی ئەو ئازارانە ئەبینرێت وەک چیە بێت وەک تطهیر لە عەربی پێڵێت تطهیر پاکردنەوە خاوێنکردنەوە زۆر جار بینی سەرەکی کەسانێ لە خۆیدا بۆ ئەوەی ئەو ئازارانە نهێڵێتەوە پاکی کاتەوە بۆیە من بەس ڕوونکردنەوەکەمەوە بوو چێژی ئازار تەنها لە ئەدەبی ڕۆمانسی بەڵکو لە کلاسیکی لە ریالیزم خۆی نابێت زۆر سپاس مەگەر واز نەبێ من دوو سێ لە دەستم بەڵێ یەک دەقا ئەتوانم قسەکەم دووبارە دەستم خۆش بێت حەزەکەم لەگەڵ کاکشێخ سەبارەت بە دیوانەکەی سابری بەڕاستی کەم تەرخەمی هەبووە نازانم کاتی چاپکردنەکەی لە چاپکراوە شاعیر لەگەڵ کارەبوویانەوە کار ماسەشوانە زانێ هەموو ڕەشنووسەکان لەگەڵا چاپ کراوەتەوە سەروای دووبارە ئەمانە مار خەزنەدان ئەڵێن ئەگەر سابری سەروای دووبارەی نەوایە بە یەکەم تەلەبەی ناویدادا ئەمەشە کەم تەرخەمیە کە ڕەشنووسەکان لەگەڵیا چاپ کراوەتەوە سەبارەت بە مامەستا فەرمووی لە شعری کلاسیکیە چێژ ئازار ئەوەنەی چێژ ئازاری لە شعری کلاسیکیە هەیە بڕوا ناکەن لە هیچ قوتابخانەیەکی لە ریالیزمی لە نازانم ڕۆمانتیکەی شتێکانی زۆر مانێ نموناڵێ ئەو بە نازەی بود کە خێرە لای نەخۆش کێدت خوایە دەردم بۆ بنێری بەڵکو خێری بەرکرد گەر لە قوربانی ئەچێژی بەرکوڵی خۆشی ژیان بەس بفەرمو خۆم بە ساقی خۆت و جیران یعنی زۆرن ئەم بابەتانە اینجا ئەگەر ئەم جارە چاپ کرایەوە کاک شێخ ئەگەر ئیجازە بفەرمون چەند شاعیر ئەزانێ ئەم شعرە کامەیان شعرە ڕاستێک بۆ ئەوەی یەک دانیان بخەینە دیوانەکە کەم و بخود بێ لەوەی باشترە کە زۆر و بەو شێوەیە بێت کە سەروای دووبارە لە شعرەکانە دووبارە بۆتەوە و دەست پیشانتان خۆشی و هەر سەرکەوتووە سەبارەت هەردیسان بۆ مەگرنالی و مەحوی و مەولەوی و وەفایی و گەورە شاعیرانی کلاسیکی ئێمە ئەوەندەی چێژ ئازاری لە شارەکانی ئەوانە هەیە لە هیچ شاعیرێکی کووردا بڕوا ناکەم هەبێت بیان بینین مەگەر ئەوان سەر بە قوتابخانەی کلاسیک نین مامۆستا قسەی خۆت کرد مامۆستا قسەی خۆت کرد تکایە مامۆستا تکایە قسەی خۆت کرد قسەی خۆت کرد قوربان ڕاستەکە من پرسیارم خۆیەتی من ئەدەبی عەرەبی بینم و ئەدەبی عالەمی کە کلاسیکیەت چۆنەڵی زیاتر بۆ چینە ئەدەبی کلاسیک چینی باڵایە بڵێ چینی سەر چۆنەڵی لەوپایەکی بەرز وەکینەکانی شکسپیر زیاتر بۆ نوخبەیە ببی لە سەرەکەی شخصیاتەکانی نیرە و پاشایە و ئەوانێ لە ڕۆمانسیەت کە هات باوشی لەو ئازارانەدا تۆ زەویست تاموچی چێژی بدات یەکی لە بنەماکانی کە ئێمە خێنین و بە قوتابیانێ بینەوەکەوە ئەوەیە هینە ئەو ئازاربەخشە زیاتر لە ڕۆمانسیەتەکەی دێت لەوانەیە لە هەندێک شاعر لەگەڵتان ناوی هەیە ئەڵێ منە یان شاعری کوردیش هەیە من ئەگەر چاوش منش پێم خۆشە ئەم بیماریە بەڵکو ئومیدی عیادەت بێتەلا من ئەگەر چاوش منش پێم خۆشە بێت ڕاستە لە چەند دیێرێک دوانەی بینی بەڵام نابێتە بنەمای شعرەکە و ئەدەبیاتەکە بەگشتی ئێماڵی ئەدەبی ڕۆمانسیێت یەکی لە بنەماکانی ئەو چێشی ئازار باسی لە عالەما باس کریان وەکو بڵێن جەناب ماڵ ئێمە باسی ئەدەبیاتی کلاسیکی کوردیەکەین سابڕیشمانە بژاردە بە خودای ئەگەر خوێنەری شاری کلاسیکی کوردی بیوانە خوێنەری باش مامۆستا با نەبێتە جەدەل ڕێی خۆتدا قوربان با نەبێتە جەدەل تکایە باش بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا و کاک سەعید لە هەولێرەوە بە تایبەتی بۆ کۆڕەکە هاتوون کاک سەعید دەیەوێ قسە بکە ئەگەر مایکەکەی بدەنێ کاک سەعید خوشکی عزیزم مێژوخان یەکەم جارە بە خزمەت دەکەم من لە زیاتی تۆ دەستی بۆ قەدماست دەکەم ئەم باوکە بەم ئاستا لەم کۆمەڵگەیە کچێکی بۆی ئاوا پەروەردەکە مەڕاستی مای دەستماچکردنەوە و جێگەی دەبێت
خوشکی ئازیزم زۆر باش لە بابەتەکەدا ڕوا و زۆر چاک گرتنێ و دەواازەکانەوە بەڵام خۆزگە بتوانی باە سەرەداوی هەموو ئەو باسانەی دیکەی کە دێنەوە سەر ئەم ڕێگایە قوڵتر بڕوا من نازانم توێژنەوەکەدا چۆشتۆشڵگە لە سەرخێت بڵاو بووە دەبێت دوێنێ ئێوارێک کە ئاگدارنامەکەی کتێبخانەی کارێزمەندی لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا مناقەشەیەکی کورتمان کرد و ڕێککەوتین ئەمڕۆ لە هەولێرەوە گەین بۆ خزمەتتان دەگەڕێمەوە زۆر بە کورتی دەگەڕێمەوە چەند قۆناغێکی سەرەتای مێژووی ڕۆژێکیان ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێت بە خزمەت پێغەمبەر دەگات دەفەرمێت یا ڕەسوول ئەڵڵا دەبینم پیر بووی دەڵێ سوورەتی وەشەمس پیری کرد ئەم قسەیە دەچێتە نێو ئەدەبیاتی یەکدانەوەی سەردەمی حەسەن سەباح حەسەن سەباح کە معروف على جناتان خواوەندی ئەلەموت لەوێ قسە لەسەر لێکدانەوە یان مانای باتنی ئاەتەکانی قورئانی پێوەست دەکات ئەم لێکدانەوەیە و خۆ خواردنەوەیە و خۆ هەڵێنجانە سەرنجام ئەوەی کە جەنابەت دەفەرمووی یاخود ناویرێنراوە چێژ ئازاری دواتر دێت دەچێتە نێو دنیای عیرفانیەوە دەچێتە نێو دنیای تەسەووفەوە تا دەچێتە خزمەتی ڕابعە عەدەوی دواتر دێت تا دەگاتە قۆناغی ڕاوەستان یا ئەوەی پێی دەکرێت توانەوە تا سەرنجام لە مەسووری هەلازە کۆتایی دێت و ئیتر کاتێک سەری دەپەڕێنن لەوێ دەکەوێت دەڵێن باڵی مەغەڵەت کردم پیاوە تێکەڵەوە بە ڕۆحیانەتی خوا ئەنە الحەق ئەنە الحەق ئەمە هەرمە بەستی ئەو ئەنە الحەقێک خۆی بەشێکە لە ڕۆحیانەتی خوا و ئیتر گەڕایەوە بۆ لای خوا کاتێک دێین بۆ نێو دیوانی کلاسی من داوا لێ بڕ دەکەم لە خزمەتی مامۆستایانەدا بە بێئەدەبی نەزانن کە من لە خزمەتی ئەواندا قسە دەکەم دەبینین چۆن شاعیرانی کلاسیکی ئێمە هێندە بە قوڵی دەچنە نێو لە کۆڵانەکانی ئەم توانەوەیە بەڕێستان زۆر باش دەزانن سەر چۆپی یان سەر دەستەی هەموو ئەم شاعیرە کلاسیکانی ئێمە ئەگەر لە پێشووتریشدا بە دڵنیایەوە شعر هەبووە بەڵام حەزرەتی مەحوی زۆر چاک لەم دنیایەدا توانیوێتی باڵێ بدا پێشووتریش بەشێک لە توێژەرانی ئێمە لە نێویاندا دکتۆر معرف خەزنەدار بە ڕۆن و ڕەوانی بابەت تاهیری هەمەدانی بە عاریف لە قەڵەم دەدا ئەوە بزانم مامۆستایان زۆر باش دەزانن کاتێک دێین بۆ ئەم قۆناغی ئێستا دەبینین بە بەراوردی نێوانی چەند شاعیرێکی کلاسیک وەکو نمونە بۆ نمونە مەولەوی شاعیر کە پیرەمێردی شاعیر بە فەیلسوفی گەورەی سەردەمی خۆی ناوی دەباتون لە ناساندێکدا دەڵێ هیچ کەسێک لە دنیادا بەقەد شەمسی تەبرێ بەقەد سعدی شیرازی وەسفی نەورۆزی نەکردووە بەڵام ئەویش نەگەیشتووەتە مەولەویەکەی ئێمە لە وەسفی نەورۆزە ئەمە بۆ ناساندنی مەولەوی دەڵێ بەڵام مەولەوی لە ئاستی ناساندنی عیرفانیدا وەکو بەڕێستان دەفەرمون لە شوێنێکە زۆر جوان گلەیی نێوانی شوشە و ئاگرمان بۆ باز دەکات ئاگر بە شوشە دەڵێ تۆ بە خۆت مەنازە کە بریسکە دەدەی و ڕەونەق دەدەی و دنیا داوەتە پێش خۆت ئەگەر من لێکم هەڵنەشێ لابای و خەڵتە و خۆڵم لێک دەرنەکردبای تۆ نەدەبووی بەم شوشەیە ئەمە ڕێک ئەمەی کە بەڕێزت دەیفەرمی لە کۆتاییدا دەمێ باسی ئەوە بکەم کە جارێکی دیکە و خۆشت ئاماژەت بۆ کرد مەولانەی ڕۆمی زۆر چاک بەم بابەتە وێراوە کە دەڵێ هیچ من تۆ یەک لە ئارادا نییە هەرچی هەیە هەر تۆی هیوادارم کتێبخانەی کارێز هەمیشە ئاوەدان بێت و زۆر سپاس بۆ ئەم کۆڕانە و سپاس بۆ ئەوە بگورن کە درێژەم داڕێت زۆر سپاس ئەلبەت وەکو جەنابەت ئاماژەت پێ کردەگەر من لە قورئانی پیرۆزە و لە ئەدەبیاتی کلاسیک و لە ئەدەبیاتی عەرەبی و جیهانی و هەموو ئەوانم کۆکردایەتەوە وتم خۆ ئەو هەویرەیەکە زۆرە کێشەیەشە خۆ تا سبەینەیەک و دوو سبەینەیەک و چەندین ڕۆژی تەواو نابووین وەکوتم ئەمە دەواازەیەکە هێشتا تەواو نەچوومەتە ژوورەوەتیایە هەر بەسەرپێی باسم کرد یاخوا بەخێر بێ لە هەولێری قەڵاو نارەوە سپاس بۆ تێبینیەکانت بەڕێزان آخر دوو کۆمنت وەرەگرین مامۆستا تو لەگەڵ کاکسەیدا فەرموو مامۆستا فەمی مایکەکەی دێ سەتەی مامۆستا فەمی باش ئێوەڵەتان باش بەتایبەت دەستخۆشیێکی گەرم لە مامۆستامەتی ئەەکەم ئاوڕێی 2010 دەستخۆشیێکی تری لێکم کە ئەو چاوگەشەتوانەی هێناوەتە دنیا و بەروەردەی کردووە من
تایبەت بۆ تەوەری کە تۆ باسەکەی بکو مامۆستا شوهەمەندی زۆر جوانڕوونی کردەوە باسی شتی تر با نەکەین بە کورتی ئێمە لە دنیایەک ئەژین تەڕ و شتێکەوە ئەسووتێ پاک و پیس تێکەڵاو بووە لەم کۆڕە بڕۆ دەرەوە گاڵتە بە عیشە بە شەعر بە هەموو شتێک ئەکرێت ئەمەی کە تۆ دەست بۆی بردۆ زۆر پێم خۆشە لەبەر ئەوەی نووسین ئاسانە بۆ نووسەر و بۆ شاعر ئەمەی کە تۆ ئەڵی یاخود پێ ئەڕۆی زۆر دەگمەنە ئافرەتەکە ناوی کەس نەزانی نازانات جملە زۆری هەیە هیوادارم لە داهاتوو کۆڕەکانی تر کەناڵێکی تایبەت هەبێت کە ئەو مەقتەعانەی خۆت لە سۆشیال میدیا چکە ئێستا جیلەکەمان جیلی سۆشیال میدیایە هەندێک دێڕ هەیە 50 ساڵ نووسراوە بەڵام لەم ڕۆژەیە سوودی لێگرێت ئێستا بۆ نمونە لێرە بڕۆتەرەوە شەقامی ئێستای ئەم عەسرا دوو دێڕی قانع هەیە ئەڵێ قانعن ئەسبی خەیاڵە چەندە دێت سەرگەرمتر ئەبێ مشتری ئەشعارەکان قەرنێتر بێشەرم ئەبێ یعنی پێویستمان بەس بە نووسین نییە دووبارە دەستخۆشی دەکەم ئەمەی کە تۆ باسی ئەکەی یاخود ئەیڵێ وەکو برنج و نیسب وایە هەمووی بژار ئەکەی پاکەکان بەلای پیسەکان وەلا ئەبی ئەو پاکانەش لەگەڵ دینە ئەیکردە ناو مێشکمانەوە زۆر ئەسوودی لێبی دەستخۆشیت دەکەم دووبارە دەستخۆشی لە مامۆستا مەتیعشەکە با زیاتر کاتان مامۆستا فەرمی ئاخرش دەچینی لای خاڵە سەعید بناوی خۆ دەستان خۆش بێت منەکەمی ئیزافەیە دوای ڕاپەڕی نەمە کەوتینە چەند زەمان لەوێ لای بەڕێزم شاعر فریاد شوانی نامیلکەیەکمان بۆی کرد لە یەکێک کتابی مراوەری دیموکراتی کوردستان بەناوی فڕینی ڕۆح باسی چێژ ئازاری کرد بە وشەی جیازی وت لەزت وەرگرتن لە هێشە قسەیەکی هەبوو مەتڵێکی هەبوو باوەڕکە ئەو باسێکرد من لەزتم لە فریاد وەرگرت ئەیگوت ئەوێ بسووتێ بۆی عەشق یعنی وا بە چێژەوە باسی ئەکرد یعنی کاریگەری لەسەر ئێمە بە برادانی کە لەوێ لێوە شەمەشە شێوش لەوێ خۆش لە مقەرمە لێو بەنسبەت ئەوەی دڵ زۆر جێب نەدا ئەوەی مەجنون سەگەکەی بوو لە مەجلیس سەگەکەی لەیلا ڕەتە بێ بە دوایەکەوێت ئاسا وەعەلا ئەچێتە ماڵی ئەچێتە شوێنێ عەشقی هەشتێکی پەیوەندی بە لەیلاوە بێت لەوێش بۆ مەڵی خەڵک نوێژەکردن وێگەر بە پێشیان بڕۆی بەتاڵە بێت گوتی من سەگەکەی لەیلا کەوت بە دوای ئەوانە عەشقی لەیلا ئێوەم نەبینی زانە عەشق چۆنە ئەمە قیمەی عەشقاوی شتێکی عالەمی ئەی ئێوە ئەو خوا گەورە و میهرەبان و بەسۆزە لە خوشوع و خضوع چۆن منتان بینی ئێوە ئەسەر نوێژەکەتان بەتاڵە دەستخۆش با مامۆستا سەعیدیش کۆمنتەکەی بڵێ بۆی میوانەکان لەوە زیاتر بێتاقەت نەبن فەرموو مام سەعید بەڵێ من هەر زوو بەخێرا هەمولایە طبعا من رسالەی ماجستێرەکەم لەسەر سادریە لەگەڵ مامۆستایە و لەگەڵ ڕەوانشاد شێخ حوسێن و لەگەڵ خالد جافە ئێمە بەرنامەیەکمان کرد دەوری سەعاتێک بوو باسمان کرد طبعا سادری بەرەحمەت بێ بابەتێکی نەوت بۆ بابەتەکانی زۆرە بەس بۆ بە کورتی لەگەڵ مامۆستا تاعەت زەیتون من ڕێیم لەگەڵ ئەوایە تۆ یەک قۆناغ یەکەمی ئەبێ عەشقی جیاوازە عەشقی سابری و عەشقی مەحوی و عەشقی عمەر بن ئەبی ڕەبیعە و قەیس بن وەح و قەیس لەیلام بمەبەستمە جیاوازە لە عەشقی مەحوی و ئەوان عەشقی مەحویان تەسەوفە تو لایە تەسەوفەکەت یعنی وەکو باس نەکرد حەتوە کرد لایە تەسەوفەکەی جارێتر ئینشاءالله عەشقی تەسەوفیە باس بکەیتەوە عەشق عیرفانیە عەشقەکەی کە تۆ خافامیش وتی قەیس بن وەح جایە زۆر سپاس دەکەم دەستخۆش بێ ئینشاءالله یەکەم خەتوەیە بەس مستەڵحاتی تەسەوف و عیرفان و ئەمانە بخوێنی زیاتر و مامۆستا تاها زانم مامۆستایە لەم بوارە و ڕیسالەکەمیش لێرەیە لە بن دەستە ئینشاءالله ئیسفادەی لێکەی زۆر سپاس وڵامت هەیە کۆمنتت هەیە ئەگەنیتە اوکی مامۆستایانی بەڕێز هەر لەجێی خۆتان دانیشن شیرنی کاکستار شیرنیە ناوە دێتە خزمەتتان ئەگەر ئاویشی لەگەڵا دابەش بکرێت دوایی هەر لەجێی خۆتان دانیشن کۆمەڵە وێنە دەگرین بۆ یادگاری بەس گڵۆپەکان مامۆستایان ئەگەر بکرێ گڵۆپێکی ئەو سەر پێ یەک دانە گڵۆپی ئەو سەر
کۆمەڵی خەڵاتیش کاکس باشی نێکە دابش بکرێ دەینە سەر خەڵاتەکانیش جەباری ئەگە تۆ بیتە لای من جەباری جان